بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی جێکەوتە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەم جارە بابەتێک باسەکەین کە بابەتێکی زۆر چارۆن و سازە و بابەتێکە پەیوەندی بە ورد و درشتمانەوە هەیە و پەیوەندی بە چارەنووسی ئێمە و نەوەکانی دوای ئێمەشەوە هەیە. ئەویش بابەتی پەروەردەیە. حەزەکەم لە سەرەتای ئەوە بڵێم ینی دەکرێت بابەتێکی تەندروستی هەبێ، بابەتێکی نەشداری هەبێ، بۆ نمونە نەشتەریگەرێک هەبێ ئێمە قسەیتان نەکەین و بڵێن کاکەوە بۆ ئەهلی تایبەتمەندی خۆی. دەکرێت تەلارسازیەک هەبێ و ئێمە لە تەلارسازی نەزانین و بڵێن ئەوە بۆ ئەندازیارێکی خۆی. بەڵام پەروەردەی ئەوەیە کە هەمومان قسەی تا بکەین بە تایبەتی ڕاگەاندن. من لێرە هەست بە بەرپرسیارەتێکی گەوراکەم، من لە ڕاگەاندن بم و مەساحێکم هەبێ، سپیسێکم هەبێ لە ڕاگەاندن و قسەم نەبێ لەسەر پەروەردە. ئەمە لە جێکەوتای ئەمە دووەم جارە دەگەڕێمەوە بۆ پەروەردە. پەروەردە بەلای منەوە بابەتێکی گرنگە و من بە واجبی خۆم ێزانم، بە ئەرچی ێزانم کە جارجارە بۆی بگەڕێمەوە. بە باوەڕی من پەروەردە تەوانەمە بە تەنیا ئەم قەنەعەتی من نییە، بەم قەنەعەتم بۆ دروست بووە. پەروەردە ینی لە هەرێمی کوردستانە لە قەیرانێکی گەورەژی ڕەنگە دروست بێ ئەگەر بڵێم ینی لە نزیکی کەوتنایە. لە ڕوانگەی ئابوووریەوە مامۆستایان توانێت ئابوووریان خراپە، موچیان نییە. لە ڕوانگەی مەعریفیەوە ینی سەیرەکەی پەروەردەوەکو پێویست نییە، واتە لە باشترین حاڵەتە پەروەردە لە با بڵێن لە معاناتی دۆگمابوو ناژی، کراوە نییە و معاناتی ئێمە ناچێتە ناو پەروەردەوە. ینی پەروەردە بەسەر کۆمەڵگاکەی خۆیان داخراوە. ینی بەمانایەک لە مانەکان ئەو دیالۆگەی کە پێویستە پەروەردە لەگەڵ کۆمەڵگاکەی خۆیان هەیبێ و لەگەڵ کۆمەڵگاکەی خۆیان دەست لەملان بێ و کۆمەلگا بە جۆرە لە جۆرەکان بچێتەوە ناو پەروەردە و پەروەردە کاریگەری لەسەر دروستکە. من باوەڕ ناکەم لە پەروەردە ئێمە هەبێ. و حەزەکەم قسە لەسەر ئەوە بکەم کە پەیڕۆ پرۆگرام ینی یاخود بە تایبەتی ئەوەی کە پەیڕەوەگرێت لە پواری پەروەردەیە. ئەو پەیڕەوە چییە؟ ینی مەتەڵە یاخود مامەسەڵەن شتێکی بەرجەستەیە؟ حەزەکەی بخینە چوارچێوەیەک و بزانین چییە و پرسیار لەسەرەوەش بکەین بڵێن ینی پەروەردەی ئێمە ینی لە دۆخی بە حیزبیکردنە لەکوێیە. دەبا من حەزم لەوە نییە کە بەرنامەکە بچێتەوە ناو سیاسەت، بەڵام قسەیەکەیە لەسەر ئەوەی کە هەموو شتێک بای ئەوە کاکە بچێتەوە ناو سیاسەت، یاخود با بڵێن سیاست بە جۆرێک لە جۆرەکان هاتۆتە ناوی. ینی تۆ هەرچەنە خۆشت بشاریتەوە خۆت لا ڕێ بکەی بەتەکی دێتەوە سەر و ڕێگایە. لەبەرەوە بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە. من سەرەتا ئەمەوە بیکەم بە دوو بەش بەرنامەکە. بەشێکیان ئەوەیە کە باس لە قەیرانەکانی پەروەردە بکەم، باس لە گرفت و ئاریشە و ئەلەنگاریەکانی بکەم و دوات جاریش دێمەوە سەر وردەکاری پەروەردە کە پەروەردە چییە و ئەوەی کە ڕووەدا لەلای ئێمە خودی پەروەردەیە یاخود با بڵین هێشتا ئێمە نەچوینە ناو پەروەردەوە. تەمەنم بابەتە لەگەڵ زۆر خۆشەویست دکتۆر ئەرسەلان سەیزادە تاوتویەکەم کە بە خۆی ڕاوێژکاری بواری پەروەردەیە، پیاوێکی بە معریفەیە، پیاوێکی قسە خۆشە ینی و دەکرێت بڵم بە جورئەتیشەوە بابەتەکان باسەکە و دڵنیام لەوەی کە ئەوەی لەم گفتوگۆیە کەوێتەوە گفتوگۆیەکی بەرهەمدارە. ڕاستە ئێمە خەوشەکان باسەکەین، بەڵام خەوشەکە لە پێناوی ئەوەیە کە خراپەکان بدۆزینەوە بۆی چارەسەر بن. ینی ئازایەتێکی زۆر گەورەی ناوێتەوە بە دوای باشەکانە بگەڕی لە ناوم کۆمەلگایە. باشەکان بەخۆیان وەکو مانجی چواردەوە لە کوردەواریان لە مانجی چواردە پێویست بە ئەنگوست ناکە، پێویست بە ئیشارەت ناکە. هەموو ئەمان جوانەکان ڕەنگە ببینین، بەڵام گرنگە خەوشەکان بدۆزینەوە، خراپەکان بدۆزینەوە لە پێناوی چارەسەرکردنە. دکتۆر جان یاخوا بەخێر بێی. قوربان سپاس دەکەم. بمبورە ئەم پێشێکم لە حوزوری جەنابتە وت تەمەناوەکەم کەلانی کەم ینی مەساحێکم دروست کرد بێ بە گفتوگۆکەمان. یاخوا بەخێر بێیت. سپاس دەکەم قوربان، سەلامەت بن. یەخوا
دکتۆر با لەو پرسیارە و دەست پێ بکەم ئەزانی بۆی من خۆم نەبوێرم لە واقع ڕاستەکەی ینی شتێک پێگوترێ بە حیزبیکردنی پەروەردە یعنی بۆ نمونە وەزارەتی پەروەردە حیزبی ئەلف داوایەکە ئەڵە ئەبێ من وەریگرم ئەوە دوو کابینەیە لای حیزبی ئەلفە لەوانەیە لە ئایندا حیزبی با داوای بکە و ئێمە لەو نێتە تێگەین کە داواکردنی پەروەردە بە مانای چی و هەر لە حەزەیەکیش کە پەروەردەدا چێتە لای هەر کام لە ئەم هێزانە هێزی ئەلف و با پێوی دیارە چیەکرێت بە جۆرە لە جۆرەکان ینی وەرگرتنی با بڵێن وەزارەت ئەم وەزارەتە لەلایەن حیزبێکی دیاریکراوەوە بە جۆرە لە جۆرەکان بە حیزبیکردنە چونکە لانی کەم کادریش حیزبی بۆ دانێن و دوجاریش ڕنگدانەوەی بێت لەسەر وەزارەتەکە باشە بە حیزبیکردن بۆ وەزارەتی پەروەردە باشە یا خراپە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای پەروەردگار و میهرەبان درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پێشاومان بۆ سەریار و یاروانی حتا ڕۆژی دوایی. پێشەکێکی جوانە ئیسارە کرد کە ئێمە بتوانین قوربان لەسەر بابەتەکە بە تەفسیل قسە بکەین. هەمیشە کاک پەیوەند مرۆڤ کاتێک کە قسە لەسەر هەر بابەتێکەکە کە ئەرێنیەکانمان باس کرد لە پاڵیان نەرێنیەکان خۆی بۆ خۆی دەرەخا کاتێکیش نەرێنیەکانمان باس کرد لەوێ ئەمانەوێت چی بکەین پەنجە بۆ ئاماژە بکەین کە ئەم خاڵە ئەرێنیانە لەم بوارە هەبێ. کاتێک کە ئێمە قسە جارێ لەسەر پەروەردە ئەەکەین پرسیارەکە وەڵامە دەمەوە مەبەستەکەم لەوەیە کاتێک کە قسە لەسەر پەروەردە ئەەکەین و دیدی ئێمە بۆ پەروەردە دیارە خۆ ئەمە دیدی من و تۆ نییە بەڕاستی کاتێک هەر چەمکێک لە زانستی کۆمەڵایەتیە دا ئەنرێ پێناسەی بۆ ئەکری ئەگەر بێت و ئێمە چەمکەکە ڕاوە بکەین لەوێشەوە بۆمان دەرئەکەوێ ئایا لای ئێمە پەروەردە بوونی هەیە یا خۆدنیەتی باش من کە گەنج بووم کاک پەیوەند تۆزە حەزم لە خوێندنەوە بوو باش یەکێک لەو کتێبانی کە زانکۆ ئەم کڕی ئەو کاتێمە کاتی حەسارەکە بوو باوەڕم پێکێ بۆ دنکە پارەمان کۆ کردێتەوە کتێبێکی پێ بکڕین کتێبێکم کڕی دکتۆر محەممەد جەلبوو بوو دیراسات فی فەلسەفەت التەربیە من ئێچێک لە پرسیارەکان فەلسفەی قوربان دیراسات فی فەلسەفەت التەربیە ئەو جالەوێ شتێکم بۆ دەرکەوت کە من نەمەزانی بینی خۆمان بێ هەموو فکرێکی پەروەردەیی هەموو فکرێکی فەلسەفی سیر دەکرد پێناسەی بۆ پەروەردە هەبوو بۆ مامەسای پەروەردەیە بوو ئیتر لە وجودیە ئەمەد ئەبینی لە سروشتیە ئەدبینی لە مادیە ئەدبینی لای هیگل ئەدبینی لای دیکار ئەدبینی پێم سیر بوو کە باشە ئەم بابەتە بۆ ئەوەنە ئەم مەساحە گرنگەی بۆ خۆی گرتووە چونکە جەمسەری هەرە ئەساسی کۆمەڵگایە کاتێک کە خۆم هاتمە ناو بوارەکەەوە ئەو جاشتەکانم زیاتر بۆ ڕوون بوویەوە کاتێکیش کە ئێمەمانەوێ قسە لەسەر ئەم بابەتە بکەین دەبێت ئێمە لێرا جارێ بەڕوونی بە ئاشکرایی دیدی خۆمان بۆ پەروەردە ڕوونکەینەوە ئایا کە دیدەکە ڕوون بوو بۆمان دەرئەکەوێ ئیش لەسەر پەروەردە کراوە یا خود نەکراوە باشە ئایا ئەمەی کە حکوومەت ئەیکە ئەمەی کە وەزارەتی پەروەردە ئەیکە ئەمەی کە باوکو دایکان ئەیکەن ئەمەی لە نێو قوتابخانە و ناوەندەکانی خوێندنا ڕوئەدا ئایا پەروەردەیە ئەگەر پەروەردەیە دەبێت ئێمە ناڵێم قسەیەکی ڕوونمان هەیە ئایا لە پەروەردەکردنا لای ئێمە هیزر و عەقڵ بواری خۆی دراوە پێی ئایا دەرونی مرۆڤ بواری دراوە پێی ئایا هەست و بەهرە و لێهاتوویی گرنگی پێدراوە ئایا جەستە گرنگی پێدراوە چونکە پەروەردەکردن کارکردنە لەسەر کۆمەڵێ بابەت چۆن بتوانین ئێمە یەکەم شت ئەم کەسە قەناعەت و متمانەی لا دروستکەین ئایا ئێستا من و تۆ ئەتوانین مناڵێکی خۆمان بخینە ئەو کۆڵانەوە کە لە بەردەرگای ماڵی خۆمانایە کابێ چاودێریشمان داناوە کەوا بێتە نە من توانیومە نە ناوەندەکانی پەروەردەیش توانیویانە کەواتە لێرەوەڵین ینی گەروا بێ پەروەردە ئەندازەیەک وەکو من لە پێشوچەکە باسم کرد شکستیە ناوەانی ئێمە نەتوانین مناڵەکەمان بخینە کۆڵان و ینی ئەو ئاسوودەیەمان نەبێ و کۆڵان ئەو ئیتمینانی تیان نەبێ
ناوێت چیمان کردووە ئەسڵەن لە کاتێک کەمە پۆلێنی خەڵکەکەین لە خولوشتا کاک پەیوەند من بە چەند شتێک پۆلێنی ئەەکەین بەڵام ئەکێ لێرە من پێویستم بەدوانیان هەیە ئایا من ئەتوانم مناڵێک پەروەردە بکەم ئاراستی خەڵک بکەن ئاراستە بکرێ ئایا سیستەمی پەروەردەیی ئێمە توانیوێتی کۆمەڵی خەڵکمان بۆ دروستکە بنیاد بنێ کە بتوانن لە داهاتوە ئاراستی کۆمەڵگا بکەن ئەو کات ئێمەمان دەرەکەوێت کە ئێمە لە قەیرانی پەروەردەییان کەواتە دکتۆر با بچینە سەر ئەسڵی بابەتەکە ئەگەر ئێمە پەروەردەی ئێمە ئەمەی بۆ نەکردبین کەواتە لە سەرەتا بە دوای خەوشەکە بگەڕێن خەوشەکە چی ینی بۆ ناتوانین قوربان یەکەم شت تێڕوانینی ئێمە بۆ وارەکان ڕوون و ئاشکرانیە دائیمەن کاک پەیوەند حەڤە قوتابخانەی پلان هەیە زۆر کات ئێستا کە تو ئەچیت بۆ قوتابخانەیەک مناڵەکەت لەوێ یەک بابەتیان هەڵواسیوە ناوێنەوە دید و پەیام باشە کە دید و پەیام عادەتەن دید شتێکی نەزەریە و لە مێشکایە پەیامەکەش ئەبێتە بوارێکی عەمەلی ئاخر ئەو خەڵکی ئەو دید و پەیامەی داناوە لەسەر چ بنەمایە دایناوە ئایا ئەزانی خۆی جارە بۆی دایناوێتی ئایا ئەزانێ لە سلسلەی پلانە ئەمە لەکوێیە بۆ نمونە ئەگەر ئەمە بچینە سەر پلانی ڤایڤەر هەیە خاڵی سێهەم باسی دیدەکە خاڵی چوارەم باسی پلانەکە یەکەم بابەت لەم بوارە لە هەر بوارێکی کارکردندا یەکەم شت چییە؟ کۆبوونەوە بۆ داڕشتنی بیر و بۆ چوونەکان ئایا ئێمە دائەنیشین کۆبینەوە بۆ ئەوەی بزانین ئێمە ئەزانین ئەگەر پلانی تاکە کەسیە یان پلانی تەشغیلیە یان پلانی استراتیجی ئەم قوتابخانەیە ئەم بەڕێوبەرە ئەستەن فێرکراوە پلان دابنێ کە فێر نەکراوە ئەتوانێت دید و پەیام داڕێژێ ئەتوانێ نووسیوێتی ئەمەوێ مناڵێ بکەمە سەرکردە ئاخر بە چی یەکیت ئایا تۆ ئەسڵەن لە قوتابخانە پەروەردە ماوە یاخود ئەم دە ساڵی کۆتاییە ئێمە خۆمان لە ناوەقعەکە ئاژین جگە لە بایکۆ چیمان بینیوە جگە لەوەی چەند مانگێک ئەچینەوە بۆ قوتابخانە هەر ئەوەندە شت بخوێنرێ هەتا تاقیکردنەوەیەک دابنرێ و نمرەیەک دابنرێ هیچی کەمان بەدی کرد زۆر باشە دکتۆر من بەتەئکید کۆمەڵە پرسیاری زۆرم هەیە باشە بەڵام با پرسیارەکە خۆم لەبیر نەچێت باش بە حیزبیکردنی وەزارەتێک کە ناوی وەزارەتی پەروەردەیە باشە یا خراپ لە ئەسڵا ئێمە دەزانین مادەم حکوومەتی نوێی ئێستا دەبێت پاشخانێکی حیزبی و کرسی پەرلەمانی هەبێ ئەکرێ کادرەکە حیزبی بێکاک پەیوەند ئەکرێ بەس ئایا هەموو کادرێکی حیزبی پەروەردەیە ئایا ئەو کەسەی کە ئێمە ئەیکەین بە وەزیری پەروەردە بەڕێوەبەری گشتی پەروەردە دەبێت لە سلکی پەروەردەوە ئێمە بیهێنین نەک بۆ ئەوە بیهێنین ئێمە ئێستا بۆچی شەڕی وەزارەتی پەروەردەیەکری بۆ ئەوە شەڕی وەزارەتی پەروەردەیەکری ئێمە ئەزانین چونکە مامۆستا و فەرمانبەری لە زۆربەی وەزارەتەکان زیاترە ئەم حیزبە سیاسیانە ئەیانەوێ لێرەوە بتوانن چی بکەن زاڵ ببن بەسەر هەموو ناوەندەکانی پەروەردە بۆ ئەوەی بتوانن بەیانی و دوو بەیانی سەیتەرە بکەن بەسەر مناڵەکانە لێرە ئەو کەسەی کە ئێوە وەزارەتی پەروەردە وەرگرێ بە مەبەستی پێشخستنی کۆمەڵگانیە بە مەبەستی پێشخستنی بواری پەروەردە نیە بە مەبەستی پێشخستنی چییە بوارە حیزبیەکە و دەسەڵاتە حیزبیەکە زۆر باشە با بچینە سەر خاڵێکی دیکە باشە ینی سیستەمی پەروەردەی ئێمە ینی واقعی پەروەردەیی ئێمەی کردووە بە مختبەر ینی هەر جارەی مەسەرەن بۆن منە سیستەمێکە یێنێ و ئەوێ لەسەر ئێمە تاقیکاتەوە ینی لە سیستەمی سویدیەوە تاکو و دانیمارکی هەر جارێک مەسەرەن بۆن منە پێمانەڵەن ئەمان باش نەبوو مەسەرەن بۆن منە هەنی لە ماوەی دەمێ بڵم لە ماوەی 30 ساڵە ئێمە نەمانتوانیوە پەروەردە وا لێ بکەین کە ئەم سیستەمە لانی کەم بە خۆماڵی بکرێ لانی کەم سیستەمێک بێکە سیستەمێک بێکە باڵە ئیستقرارێکی تیابێ لەگەڵ مەسەرەن بۆن منە خوێنکاری ئێمە لەگەڵ ژینگەی ئێمە لەگەڵ سروشتی ئێمە مەسەرەن بۆن منە هەڵبکە ئەم بە مختبەرکردنی پەروەردەیە چ کاریگەری و ڕۆڵێکیە بوو خۆی 100% ئێمە قەنەعەتمان وایە کە دەبێت پەروەردە هەمیشە هەوڵی ئەوە بدا ئاسوەیەکی ڕوونتر و جوانتری هەبی بەڵام کاتێک کە ئەتەوێت تۆ گۆڕانکاری لە هەر سیستەمێکا بکەیت دەبێت پێش ئەوە بیکی بە ئەزمون بۆ چەند ناوەندێکی خوێندن کاتێک کە ئێمە ئەمانەی سیستەمی پەروەردەیی خۆمان بگۆڕین دەبێت ئەم سیستەمی پەروەردەیە بەلای کەمەوە
دە ساڵی ئێمە لە چەند قوتابخانەیەکە تاقیکەینەوە بەس قوتابخانە نمونەیەکان نا دەبێت ئێمە بین لەم پەڕی ئەم هەرێمەوە بۆ ئەو پەڕی هەرێم کۆمەڵێ ناوەند وەربگرین کە کاتێک کە ئەمانەوێت هەر گۆڕانکاریە بکەین ئایا ئەم گۆڕانکاریە گونجاوە لەگەڵ ژینگەی ئێمە یاخود نەگونجاوە ئایا پاشخانی پەروەردەی ئێمە بم گۆڕانکاریانە ئەگونجێ کە ئێمە تا ئێستا هەندێک قوتابخانە هەیە سێ دەوامی تایە نییە لە قوتابخانەی حکوومیە دوو دەوامی ئێستاش من خۆم لە ناوەندی خوێندنم نانی کەمەکەی زیاد لە 40 تەلەبەی یعنی ئایا تۆ لێرە ئایا تۆ توانیوتە ئەم کارەبایەکی بەردەوامی بۆ دابین بکەی ئایا توانیوتە فێنەکەرەوەی بۆ بکەی ئایا ئێمە گرفتمانە بە جددی خۆ من ئێستا گرفتی ئەومان هەیە ئێمە زۆر کاتێک کە ئێمە باس لە خوێندن ئەەکەین باس لە خوێندنی باڵا ئەەکەین کۆمەڵێ بەش هەیە کە ئێستا خوێندکاران ئەی خوێندن وە تەواوی ئەەکەن کاک پەیوەند بازاری کاریانی یان ئێمەیەکێک خۆ لە گرفتەکانی ئێمە کە ئێستا تۆ کۆمەڵێ بەش هەیە لەوانێت بۆ 10 ساڵ پێش باش بووبێ ئەی بۆ ئێستا باشە کابەتە دەبێ ئەم گۆڕانکاریانە ڕووبدا بەس ئەم گۆڕانکاریە من و جەنابش دەیزانین بینەرانش ئەیزانین گۆڕانکاری بە خێرا قەت ڕوو ناتە چونکە ئەگەر ڕێژ بدا سەرکەوتوو نابێ کابەتە ئەبێ چی پێ پلان بە پلان بێ هەروەها هەنگاو بە هەنگاو زۆر باشە ئەلێرەیە پرسیارێکی زۆر جەوهەریە پێشەوە ئێمە باسی فەلسەفەی پەروەردەمان کرد ئاماژەیەکت پێدا کە زۆر گرنگە فەلسەفەی پەروەردە لە هەموو دنیاە وا نازانم وەزارەتی پەروەردە خۆی دایبنێ بەڵکو ئەنجومەنێکەیە ئەم ئەنجومەنە مەسەلەن کۆمەڵە خەبیری گەوری تایە خەبیرەکانیش لیژنە نین لیژنەیەک مەسەلەن بۆ منە وەزارەتی پەروەردە ڕاستپێرە بڵێ ئێوە بچن مەسەلەن بۆ منە منهەجێکمان بۆ دانێن سیستەمێکمان بۆ دانێن نازانم دەستکاری منهەجمان بۆ بکەن هەر شتێک لەو بابەتانە بەڵکو ئەوەی کە پێگوترێ فەلسەفەی پەروەردە ئەمانە دای ئەڕێژن و ئەمانە لە کۆمەڵێک خەبیری زۆر گەورە پێکاتون 1 و 2 و 3 و دەژنا لەوانێ بە سەدان کەسی تیابێ بەڵام لە وڵاتی ئێمەیە هەر وەزیرێک دێ ئەوەی پێشخۆی سفرەکاتەوە لێژنەیەک دروستەکەم لێژنێ لەوانێ هەندێکی بانی پەیوەندی بە کۆمەڵێک چوزانم خزمەتی و بە ئاوای لێ بکەم یعنی هەندێک بابەتی پەیوەندیدار بە مەسەلەن بە هاوڕێت و ئەلەمانەوە هەبێ کۆمەڵ خەڵک ڕاست پێرێ و کاکە ئێوە لیژنە بن و فەرمو دەستکاری منهەجمان بۆ بکەن و منهەجمان بۆ بنووسن و زۆرجار لیژنەکان 1 کەستیا یاخود 2 کەس سەرۆکی لیژنەکەیە هەموو شتەکانەکان ئەوکانی تر بەس ئەویان بۆ مێنێتەوە میزایکی بکەن فەلسەفەی پەروەردە ئاوا دانرێ مامۆستا کاک پەیوەند یەکی لەو کتێبانەی کە من خوێندومەتەوە زۆر جوانە ئەڵێ ژیان کورتە پێویست ناکە ئەزمموی خەڵک دووبارەکەینەوە جوانە ئێستا کاک پەیوەند شتەکان ئەوەنە ئاسانن کە من بتوانم من و تۆ باوەڕم پێ ئەەکەی دابنیشین 24 سعات بەیەکەوە کۆمەڵشتی جوان دەرەهێنی مناهیجی پەروەردەی هەموو جیهان نێتە بەردەستمانەوە هەر ئەوەنە ئێستا بە زیرەکی دەستکرد بڵین ئادی زۆر ئاسان بۆ ئاکر بە زیرەکی دەستکرد ئەڵێین کاکە گیانجات چیپیتی ئادی پێم بڵێ کاکە ئەم قۆناغی ئێمە ئەمە بیرکردنەوەمانە ئەمە ئاراستی فکریمانە ئەمە تایبەتمەندی کۆمەڵگاکەمانە ئادی کۆمەڵێ بەهای گشتی بۆدا بڕێژ بۆمدا ئاڕێژە یان بۆمدا ناڕێژ کابەتە ئیشەکە زۆر ئاسان بووەتەوە کە من بتوانم لێرەوە ئیش لەسەر ئەوە بکەم کە بەڵام گرفتە سەرێکەکە ئارێرایە وەکو جەنابەت فەرمووت هەر وەزیرە جێت و جانتاکەی خۆی ئەبێ بەرێ کەسێکی تر بە جانتایەکی تازەوە دێ کە دێت بە جانتایەکی تازەوە دێ ئەمی بۆ ئیسباتی خۆشی بێ کە وەزیرێکی تازەیە ئەبێ کۆمەڵەشت بڵێ کاکە ئەمانە خراپ بوو ئەخر کی ئەڵێ خراپ بوو کی ئەڵێ هەنگاوی باشی نەناوە کی ئەڵێ بەرەو پێش نەڕۆشتووە بەڵام ئەم بەڕێزە کە دێ کۆمەڵە ڕاوێژکاریش لەگەڵ خۆیان ئەهێنێ ئەم ڕاوێژکارانە دەبێ بڵێن ئێمەشتی کەمان پێ باشە دکتۆر بمبورە تو خەوسێک ئەگەر بڕیار بێ ئەو وەزیرەی کەیت ئەوەی ڕابردوو شتێکی خراپ بوو بێ ماناوە ئێمە کۆمەڵێک شتی خراپمان ئاخنیوەتە با بڵێن مشکی مناڵەکانمان دەبێت لە ئەسڵا ئەم وەزیرە ئەگەر وایە بۆچی بانگێشی ناکەن و بە حاسەبەی کەن لەسەر ئەوەی کە کردویەتی کە ئەو زەرری هیچ با نەڵێن زەرری پەروەردەیشی گەیان دەبێ ئەی ئەگەر زەرری داراییشی گەیان دەبێ ئەی باشە عادەتەن کە گۆڕانکاری ئەکرێ کۆمەڵی خەڵک بە ئیفاد نامرێتە دەرەوە
بە چەندین ڕۆژ لێوە نابن، ناچن سەیری زانکۆکانەکەن، ناچن سەیری قوتابخانەکانەکەن، ناچن سەیری پرۆگرامەکانەکەن. تۆ ئەزانی لەم کوردستان ئێمە بەدەیان قوتابخانەی نێودەوڵەتی هەیە. ئەم قوتابخانە نێودەوڵەتیانە دەبێت فەندیان هەبێ، دەبێت بۆ نمونە موافقەیەکی ئەو وڵات و ئەو قوتابخانەیان هەبێ کە وەریان گرتووەکو ئەوان دەرسەڵێنەوە. ئەی باشە، ئەی تۆ بۆ دەیت قوتابخانەیەک ئەکەیتەوە، ئەمە سویدیە، ئەمە ئەڵمانی، ئەمە فەڕەنسیسا، خۆ موجودن لە سیستەمی پەروەردەیی ئێمە. ئەی بۆ نایی سوودێکی لێ ببینی؟ لەبەر ئێمە گرفتمانە. بۆ ئەسڵن باشە سیستەمی پەروەردەیی دەبێت کە کاتێک کە پلانێکی بۆ دائەنیت نابێ ئەم پلانە کە دانرا بە کۆنفرانسێک دابنرێ، کۆنگرەیەکی بۆ بگیرێ. خۆشمان ئەزانی کاک پەیوەند کۆنگرە هەڵ ئەوشێنێتەوە، ناکری هەر وەزیرێک بێت و گۆڕانکاری بکات. لەبەر تۆ سیر ئەەکەیت. ئێستا ئێمە ئەزانین، یعنی بۆ نمونە ئەم چەند ساڵی ئەخیرە هەمومان گرنگی زیرەکی دەستکرد دەزانین. بۆ تا ئێستا بیرمان لەوە نەکردوت و ئەم بابەتە بێتە ناو پرۆگرامی ئێمەوە. بۆ بیر لەوە نەکراوەتەوە کە بۆ نمونە مامۆستایانی ئێمە چۆن بەکاری بهێنن. بۆ بیر لەوە نەکراوەتەوە زیرەکی دەستکرد. ئێستا من لەم ڕۆژانە ئاگام لێ بوو، بە قورئان وەزم لە مالیزیا ئەمانە بوو، وەزیریان داناوە زیرەکی دەستکرد، وەزیر. لەبەر ئێمە ئێستا دەزانین زیرەکی دەستکرد جێگی هەمومان ئەگرێتەوە، کە جێگی خۆمان ئەگرێتەوە. ئەی باشە پلانە پەروەردەیەکانی ئێمە بۆ ئەم بابەتانە چۆنن؟ لەبەرەوە بمانێ و نەمانەوێ بە حکمی ئەوەی ئەو عەقڵێتی کە هاتۆتە ئەو شوێنە وەکراوە بە وەزیر، پاشخانێکی تری هەیە. ئەو پاشخانەی نییە کە خزمەت بە پەروەردە بکە، ئەو پاشخانەی نییە کە بانی دووبانی بڵێن ئەم وەزیرە هات بازێکی بە سیستەمی پەروەردەییدا، بەس پاشخانی ئەوەی هەیە کە چۆن بتوانێ ڕنگ و دەنگی حیزبەکەی خۆی زەکاتەوە. ئەمە گرفتەکەی بۆ ئێمە دروست کرد. باشە دکتۆر، پەروەردەی ئێمە یاخود شێوازی گەاندنی ئێمە لە بواری پەروەردە بە زۆری تەرکیزی لەسەر ئامۆژگاریە. من لە کۆمەڵی بەداوداچوونم کە سێرچم کرد کە پەروەردە ئامۆژگاری نییە، بەڵکو کۆمەڵێک سلوکە، بەڵکو ئەو ینی پەروەردە ئەبێ بێتە دەرەوە لە بابەتی ئامۆژگاری، بێ بە کۆمەڵێک بەهرە، بێ بە کۆمەڵێک سلوک. ئەم نازانم ینی ئەم بابەتی ئامۆژگاری ئێمە کەی تێپەڕێنین؟ من چ زیانێکی لە ئێمەیەوە؟ قسە بۆ جەناب دەڵێم. ستیفن کوفی لە کتێبی حەونەریتەکە قسەیەکی چینی هێناوە. باشە؟ ئەم قسە چینیە باوەڕم پێکی گۆڕانکاری لە هەموو دنیاکە ئەگەر بتەوی. ئەڵێ چی؟ ئەڵێ بۆ چوون بچێنە قسەی چاکت بۆ دروستە بی، قسەی چاک بکە کردارت بۆ دروستە بی، کرداری باشت کرد سەرکەوتن بەدەست ئەهێنی، سەرکەوتنت بەدەست هێنا کەسایەتیت بۆ دروستە بێ، کەسایەتی دروست کرد داهاتوویەکی گەشتەکەیت. ئێمە کاتێک کاڵین فەلسەفەی پەروەردەی با بگری دێن بە یەکەوە. کاک پەیوەند فەلسەفە پرسیار دروستەکە یان وەڵامی هەیە؟ فعلەن فەلسەفە خۆی لەسەر ئەساسی پرسیار ڕەحمەت لێبێ. ئەی باشە ئێمە لێرە دەبێت لەم خانە بڕۆینە دەرەوە کە خانەی تەلقینە، ئەبێ بچینە خانەیەکی ترەوە. ئەسڵەن ئەگەر من بمەوێ بەجددی بمەوێ لەم زمانی زیرەکی دەستکردا پارێزگاری لە خۆم بکەم، جەنابەت پارێزگاری لە خۆت بکەی، دەبێت ئێمە کۆمەڵێ دەیان پرسیار دروستکەین. ئەم پرسیارانە کە دروستی ئەەکەین وامان لێ ئەکا بە دوای بەڵامەکانە ئەگەڕێین. ئایا پەروەردە ئەم پرسیارانەی دروست کردووە؟ ئایا مامۆستا کە ئەچێتە پۆلەوە ئەوە ئەرزی عەزەڵات کە یان ئەوە مێشکی تەلە بە بجوڵێنێ، ئەوە خۆی دەرخا کە پرۆگرامەکەی لە ئەلفەوە بۆ یا لەبەرە دەزانی هەموو شتەکان بکە، یاخود دەی ئەوێ ئەم مناڵە بیر کاتەوە، بیر لەوە بکاتەوە توانەکانی لەکوایە، لێ هاتوویەکانی لەکوایە، بەهرەکانی لەکووا گەشەیەکە، حەزەکانی ئەم لەکوایە. ئایا ئێمە کارمان لەسەر ئەم بوارانە کرد؟ قسەیەکەیە لەسەرەوەی کە مامۆستای باش نابێ بە کۆی لێ کتێبەکەی هەیە، کتێبەکەی داخستووە بۆ خۆی بێ بە کتێبێکی کراوە. تەبعاً ئەم باگراوندە معریفیە گەورەیە زۆر کاریگەری لەسەر خوێندکارەکە دروستەکە. بەڵام پەروەردەی ئێمە ئەتا ئەم لەحزەیەش ڕێگرێ لەوەی کە ئەوەی کە ناوی مەنهەجە پەلەپەل بکە، ڕۆژانە ئاگال لێ بێ، ئەوەی کە هەیە بە چاک و خراپیەوە ئەبێ قبوڵی بکەی و ئەوەش بە تەلەبەکە بڵێ. بۆیە ینی نەمامۆستا ئەو حڕیەتەی هەیە،
نەتەلەبە ئەو تێگەشتنە باشە بۆ دروستەبێت بۆ لە بەرەوەی مامۆستا بڕێک بووە بۆ کۆیلەی ئەوەی کە لە ناو کتێبەکە بۆی نووسراوە واتە بۆ خۆی ناتوانێت بکرێتەوە بەسەر زانستەکە و یاخود باڵن کۆلاجی کا بە کۆمەڵێک معلوماتی دەرەوەی ئەستان من گوێم لە وشەیەک گرتووە کە تارق سوێدان باسی کردووە پیا بۆ ئەمانەتە علمی باسی کرد تارق سوێدان ئەگەر ئەڵێ بۆ نمونە ئەتەوێت کەسێکی سەرکەوتوو ئەگەر تێ مامۆسایەکی سەرکەوتوو چکە جەنابەت سەبەرەوە مامۆسا هێنات ئەڵێ وشەی ڕفق بەکاربێنە ڕفق سێپیت مەسمان لە نەرمونیانەکەی نییە مامۆسایەکی نەرمونیان بە ئەڵێ ڕفق ڕەغبە حەزت لەو پیشەوکاری خۆت بی هەر کاتی حەزت لە پیشەوکاری خۆت بوو ئەو کاتە چی ئەەکەی فراوانە بیتیایە چەند جار من و تۆ لە پۆلا بووین مامۆسای وا هەبوو توێتی من حەزم لەم پیشەی خۆم نییە ئێمە چی لێ فێرەبی بەس ئەگەر حەزت لێی بوو ئەتوانی ئەها بە دوای ئاسوەیەکی ترە ئەگەڕێی من ڕۆژان لەگەڵ مامۆسایەکە بووم باوەڕم پێکی دەیان منهجی وڵاتانی سیر کرد بوو لە بواری پسپۆڕی خۆیان یعنی ئەممەە حەزی لە ئیشەکەی خۆی بوو ئەی باشە کە تۆ ڕەغبەت هەبوو فادێ بە دوایە کاک پەیوەت فرسەتێکە کە تۆ مامۆستایەکی نمونەیی بی جیاواز بی لە مامۆساکانی تر ئێمە بۆچی دەبێت ناڕازین لە کەسەکانی پێش خۆمان بەڵام کاتێک کە دەیتە سەر بواری عملێکە ئەوان دووبارە ئەەکەینەوە بۆ نایی ناو نیشانێترت هەبیت کاتە فرسە قاف قودرە یعنی کابێتە بە قودرەکەم تەواوکەم ئەبێت تۆ لێ هاتوویەکی باشت هەبێ لەم بوارە هەر کەسێک لە پسپۆڕی خۆیە لێ هاتوو نەبوو کاوێتە چی پێ ئەوترێ بەخوا مامۆسایەکی بێتوانایە لەبەرەوە کاتێک کە ئێمە دەڵێین ئەم مامۆستایە ئێمە ناڵێن مەوسوعە بێ بەڕاستی چونکە مەوسوعایی لەم زەمانە ئەستەمە بەس دەڵێن دەبێت لە بابەتی خۆتا بتوانی ژیان و پسپۆڕی حەز و لێ هاتوویی خوێندنەوەی بەرامبەر و بەهرە بەیەکەوە گرێ بدەی بۆی سیستەمێکی سەرکەوتووە بێ دکتۆر شتێکی دیکە هەیە ئەویژەوەیە کە خوێندنگەی ئێمە یاخود با بڵێن سیستەمی پەروەردەی ئێمە دابڕاوە لە کۆمەڵگەکەی یعنی بە کۆمەڵایەتی نەبووە یعنی لە هەموو دنیاە خوێندنگە دیالۆجی لەگەڵ کۆمەلگاکەیە هەیە حتا ئاریشەکانی کۆمەلگا چنە ناو خوێندنە ئەگەر وانە بێت چۆن چارەسەر ئەنی تۆ سەیری کە زانکۆکانی وڵاتانی دیکە چەندێک کاریگەریان لەسەر کۆمەلگاکە هەیە لەسەر دەست سیستەمی بە ئاو بڵێن دەسەڵاتی ئەو وڵاتە هەیە لە قەزا هەیە لە چوزانم لە شێوازی بەڕێوەبردن هەیە بەڵام هەز بەم دیالۆگە ناکەی لە پەروەردەی ئێمە هەزەکەی پەروەردە لە شوێنەکە و کۆمەڵگەشتی بچووک بۆ جەنابەوەی هێڕمەوە نازم تێگەشتم زۆر پەیامەکە جوان تێگەیشتم یەکێک لە کارەکانی پەروەردە بنیادنانی بەهاکانە ئەمە کە تۆ ئەتوێ بە منی بگەیەنی لە پەنجاکانی سەدەی پێشوو لە زانکۆیەک کە لە ئەمریکایە زانکۆی کالیفۆرنیا مامۆستایەک ڤیدۆکەشم پێ ناومبایلەکە لەم ڕۆژانە خولێکە بوو دەرسم تێ ئەوتەوە 56 مامۆستایەتیا بوو بەم پرسیارە من دەستم پێ کرد کە دەستم پێ کرد وتی پرسیارەکە ئاوایە ئایا ناو مرۆڤ شکۆ بوونی هەیە طبعا زۆری ئەڵێ بەڵێ چۆن شکۆ بوونی نییە خاتوونێکە پرسیار لەو خوێندکارانەیەکە ئەڵێ باش ماڵە ئاوا بێ کاک پێیوت ئەمە عەقڵە کاک پەیوەندی بەکار هاتووە لە پەنجاکانی سەدەی پێشوو بیریان لەوە کردووە ئەگەر لە داهاتووە توانرا سیارەیە دروست بکرێ بە بێسایق لە پەنجاکانی سیارەمان نەبینیوە باشە ئەگاتە ترافیکێک کە ئەگاتە ترافیکێکەوە لەویان نیشانەکە سوور ئەبێ یعنی بۆستە سیار طبعا ئەم سیارش ئامادە کراوە ئەو کاتە حساب کە باسی زیرێکی دەستکردەوە ناڕاستە و خۆش بەس سیارەکە ستۆپەکەی نایکە دوو گروپ خەڵک ئەپەڕنەوە گروپی 5 کەسە گروپی 3 کەس سیارەکە با لە 5ەکە باشەیان با لە 3 لەوانەیە هەموو خەڵکەکە با لە 3 کەسێکە کەمتر با نەدا لە 5ەکە زۆرتر ئەگەر زانیت ئەم 5 بە ساڵا چوون ئەم سیانە مناڵ ئەو کاتە ئەڵی چی
ئەی باشە ئەگەر زانیت بۆ نمونە گروپەکەی تۆ خاتوونەکان بوویان پیاو بوو وتت سییانیان پیاوە بۆ نمونە پێنجی ئافرەتە وەڵامەکە چی لێ دێجایس ئەگەڕێمەوە سەر بابەتە گرنگەکە لە ئەخیرە کوڕێکەڵێ باشە بوو ئەبێ ها خەڵک بکوژری بۆ وانەکەین ئەم سەیارەیە لەویا یەکسەر بکوژێتەوە بۆ وانەکەین ئەم سەیارەیە بدا لە شۆستەک بۆ ئەبێ خەڵک بکوژ پەروەردە بۆ ئەوە دێ کە مرۆڤێکی هاوسەنگی تەندروست پەروەردە بکە بەس لە وڵاتی ئێمە مرۆڤێکی تێکشکاو پەروەردەیەکە مرۆڤێ پەروەردەیەکە ئەوە تا ڕۆژێک هەیە من تۆ سۆشال میدیاکەمان نەکەینەوە و بەیانی ڕووداوێکی تازەمان نەبینی بێ ڕۆژێک هەیە شتێکمان نەبینی بە بڵین بە عەقڵی خۆمان باش ئەمە چۆن پێی کرا کابرا چۆن توانی لە خەوە خێزانی خۆی کوشت باوکی کوشت دایکی کوشت کاتێک پەروەردە لەیرا تا ئێستا ئێمە ئەوەمان پێ ئەگەیەنێ کە جێگە و ڕێگەی خۆی نەگرتووە وەکو جەنابیشت پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئێمە بوونی نییە ئەو کێشانەی کە ئێستا حەقە ئەگەر پەروەردەش بڵێن نەتوانێ قسەی لەسەرکە خو ئەبێ خوێندی باڵا قسەی لەسەرکە ئەم هەموو کوشتن و بڕینە ئەو هەموو قەتڵە عامە ئەو هەموو چی و چیە بۆ ناین ئێمە توێژینەوەی لەسەرکەین بۆ ناین ئێمە چارەسەریان بۆ بدۆزینەوە بۆ ناین ئێمە بیخەینە بابەتێکەوە کە لە پرۆگرامەکانە بخوێنرێ بۆ ناین من کاتی خۆی نازم جەنابەت لەگەڵ ئیفلام کارتۆن و شتابینت چییە وەڵا خراب نیم حەزم لێ نازم کۆنە نەبینی بۆیان نا کۆنن فلیمێکی سینیە باس لە کارەکتەرێک ئەکا دەرمانێکی خواردووە بچووک بۆتەوە بەڵام بەس خەریکی لێکۆڵینەوەیە لە کاتی تاوانەکانە من لەگەڵ مناڵەکانمادا ئەنشتم سیر بکرد چونکە بیرۆکەی زۆر جوانت دەست ئەکەوت لە دۆزینەوەی تاوانبارانە جام بەستەکەم لەوەیە تۆ سیر ئەەکەیت لە کۆمەڵگا پێشکەوتوەکانە کاک پەیوەند حتا ئەیانەوێ لە ڕێگەی کارتۆنەوە پەیامی پەروەردەیی بگەێنن کە کاکە لە کۆمەڵگا بوو ئاوایی لێبێ ئێمە ئەگەر بڵین بواری نواندنمان لاوازە بەس ئەو هەموو قوتابخانە ئەو هەموو خوێندنگایە ئەو هەمووە دەبوو ئیشی خۆی بکە دەبێ کاری خۆی بکە دەبێ ئاستی کۆمەڵگا بەرزکاتەوە بەڵام سەد بەخابن تا ئێستا ئەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد بەدەستمان دەکەوتووە دکتۆر شتێکە ناوی پەیڕۆوە لە سیستەمی پەروەردەیە تەمان پەیڕۆ ئەگە سێرچی بۆ بکەی لە زمانە جیاوازەکانیشە ینی چەمچێکی فرە ینی زەبەت فرە ڕەهەند و فرەمانە باشە بەڵام ینی هەر کەسەش ئەڵە شتێکە لە کۆمەڵێک ئەزمونە هەیەڵێک ڕێڕەوێکە هەیەڵێ چوزان هەر شتێک لەم بابەتانە بەڵام ئایا لە لای ئێمە شتێکی ناوی پەیڕۆ بێ تەمان ئێمە کاڵیم پەیڕۆمە بەسمان دەرزوتنەوە نییە ئەو شتێک کە وەکو ستراتیژ مەسەرەن بۆ منە پەروەردەی ئێمە لەسەر بەندە پەیڕۆ لای ئێمە چییە پەیڕۆ ینی شتێکەیە لە ناو پەروەردەی ئێمە ناوی پەیڕۆ بێ شتێک نییە بە ناو نیشانی ئەسڵەن پێمە بڵێ پەیڕۆ بۆ ئاراستەیە مامۆسامە کارەساتە ئەجا ئێمە کێمان کارەسات نییە کاک پەیوەند یەڵڵا یەک شوێنم پێ بڵێت تۆ دڵت پێخۆش بێ لەم کۆمەڵگای ئێمە لێرە قسە لەسەر ئەوە ناکەین کە بڵێن زەربی کۆمەڵگا بکەین و داوا بکەین لەوەی کە خەڵک دوور بێ لە کۆمەڵگا ئێمە ئەم قسانەکە ئەیکەین بە بەستی ئەوەمانە هەر کەسێک لە شوێنی خۆی لە جێگای خۆی بە دڵسۆزی کار بکە ئەگەر بێت و کاک پەیوەند فێرکردن جەنابەت باست لەوە کرد ئێمە لە دەروەی تەلقین بڕۆینە دەرەوە هەر ئەوە نەبێ مامۆستا لەیرا بۆستێ ئەستان پیاوێکەکو عەلیوەردی جەنابوو باشی ئەناسی لە کتێبی مەهزەلەت العەقل البەشەریە پێشەکێکی بەچی دەست پێەکە ئەڵێ ئەستان فەلسەفە بۆچی هاتبوو بۆ هاتبوو کۆمەڵێ وەزع هەیە بیگۆڕێ مناقەشە و مجادلە و بەس بوو بالۆرە بچێتە خانەیەکەوە کە کار لەسەر ژیری بکە کار لەسەر بیرکردنەوە بکە کار لەسەر پرسیار بکە بچێتە ناو کۆمەڵگا بەڵێ بەشێک بێ لە کۆمەڵگا ئەی باشە فێرکردن ئەگەر لە ئەسڵی ئەسڵە پێدانی زانیاری بێ تۆ چۆن ئەیەیت ئایا ئێمە مامۆساکەمان ئامادەن بۆ ئەوەی بزانن شێوازی وانە وتنەوەی نوێ چۆنە
ئایا ئەتوانن ئەو قوتابخانانە شارەزا بن کە لە بواری وتنەوەی وانەکانیانە چۆنە کەم ئەگەر نەقڵی بە زانیاری بێ بەڵێ قسەیەک لەسەرەوەیە کە ئەوەی کە بە ناوی منهەجەوە ئەکرێ بەس گاندنی زانیاریە نەک مەسەلەن بۆ نمونە پەیڕەوێک من پرسیار لە جەناب دەکەم باشە با تۆ جار شتەخانی هینەوە ئێمە چەندێ نمری بەرز دێ بۆ ئێمە لە پۆلی 12 ها تۆ سەیرەکەی 98 زانکۆی پزیشکی وەرناگیری یعنی کاڵین وەرناگیرێ لەوانەیە زانکۆکانی سلێمانی زیاد لە 1000 کەس ئەم نمرەی هێنابێ باش ئەمە 1000 کەسە دوای چەند ساڵی چیان لێدی ئەی باشە کە ئەمان لە لوتکابن توانی بێتی ئاخرنەوە 28 کاک پەیوەند لەم حەودەرسایەکی یەکدانە هەڵای کردو یەکی یەکدانە هەڵی لە مەحاڵەوە نزیک ئەی تەبعەن یعنی تۆ کاکە لە 50 پرسیارە یەکدانە هەڵەت کردووە لە هەموو دەرسەکانە لە 7 دەرسە ئەی باش ئەی کوان ئەم بلیمەتانەی ئێمە ئەی کوان ئەم لێ هاتووە ئانەی ئێمە باشە بۆیان لەسەر هاتووە ئەمە بەس وەکو تەجیلێک و کۆمپیوتەرێ بەس خەزن کرا مامۆستایمە زۆر جارەڵێنە ئەنی ئەم کێشەی IQ سنتەری زەکاوەت زیرەکی و مامەڵەکردن لەگەڵ زیرەکەستا خوێندنگە هەیە ئەڵێ کاکە من قوتابی وەرەگرم ئەبێ ڕێژەی هەتا ینی ئەوێ بەس مامەڵە لەگەڵ زیرەکیەکەی بکە بەڵام ئەم EQ سنتەرانەی کە ئینسانن کە بەهاجی گەورە لە ناویانە ئەمە کەس خاوەنداریەتیان ناکات جاکاک پەیوەند ئەمە لەیرە هەڵەیەکی معریفی گەورە ڕووی داوە نانی بەزاقی من باسیەکە چۆن ئەستن زیرەکی پەیوەندی بە عەقڵەوە نییە تۆ دیقەتی ئەو کتێبانە بدەکەیسا لە ئەوروپا نووسرێ ئۆشۆڵ ئەمە قسەی ئۆشۆ قسەی ئەرسەلانی باشە ئۆشۆ خۆمان نەزانین لە بواری فکر و فەلسەفا ئینکاری ناکردی بۆ نمونە ئەڵێ قووەتی الذەکاء الروحی تۆنی بۆ زانووسێتی بۆ نمونە ئەها زیرەکی ڕوح قوة الذكاء العاطفي قوة الذكاء الاجتماعي قوة الذكاء يعني تۆ لەیرا زیرەکیەکان پەیوەندی بە عەقڵ و ئایکۆنیە کاک پەیوەند ئێمە بە ئیش لەسەر ئەوانی تر بکەین ئیش لەسەر ئەوە بکەین کە مرۆڤ بنیاد بدەین ئێمە ئەگەر من هەر ئەم جەماعەتی کە تۆ بەڕێزت ئەڵێ کاکە لەو خوێندنگەیەکی نمونەی ئەبێ ئەوەنە نمرە بهێنێ ئەمە لێویا بەس چی فێر ئەکرێ تۆ ئەبێ دەرەجەی بەرز بێنی فێری ئەوە ناکرێ کە تۆ مرۆڤی دەبێ خزمەت بە مرۆڤایەتی بکەی دەبێت ژیستەم بوەستی دەبێ گۆڕانکاری بکەی دەبێ ئەو عەقڵەتەی تۆ ئەو عەقڵەتەی کە خوا پێی داوی چۆن ئەتوانی ژیانێکی باش بەرهەم بهێنی بەس ئێمە فێریەوەکەین تۆ بێت دەرەجەکانێت بەر باشە با تێکەڵ چێشی پرسیارە بکەم بۆی هەر لەسەر ئەمە ینی پەروەردەی ئێمە خەریکە ئەوەنە نمرە سنتەرە یعنی ئەوەنە چاوی لە نمرەیە ئەوێ کۆمەڵگاکەمان هەموو بکە بە دکتۆرە گەروە بێ کە تۆ ئەم هەموو دەرەجە بەرزە ینی باش ئەم کۆمەڵگایە بەس دکتۆریە بێ هەر بە جددی نووسەری نابێ شاعری نابێ مۆسیقاری نابێ چوزانم خەڵکی جیاوازی ناوێت دکتۆر ئەبێ ئەم کۆمەڵگایە ینی ئەلێرەوە ئەڵین کۆمەڵگاکەی ینی ئەم پەروەردەی ئێمە بچڕاوە لە کۆمەڵگاکەی ینی ئەگەر بە دیراسە ئەمە بکرێ خەبیرەکانمان بتوانن بڵن کاکە ئێمە بۆ نمونە زیاتر مەسەن بۆ منە فلان شتمانەوێ بەڵام ئەندازیارمانەوێ چوزانم مەحامیمانەوێ بابزانن چوزانم مۆسیقارمانەوێ فلانمانەوێ یعنی ئەلێرەوە هەست بەم بچڕانەیەکە ینی ئەم دەرەجە بەرزە و ئەم هەموو دکتۆرە چی لێکان وڵاتە ینی وڵات بەس بە دکتۆر بەڕێواچ خۆی مەسا ئەزانی دکتۆرەکەش تا تاعین نەبی جارە خەڵک شەڕی ئەوەی ئەکرد کە بۆ نمونە بوو لەبەر تاعینات و لەبەر موچە و لەبەر ئەم شتانە بوو بەڵام ئێمە لە ئەسڵا حکوومەتەکە پلانی نییە دەبوو کاک پەیوەند ئەگەر حکوومەت پلانی هەبووایە ئێمە ئایا حکوومەتی ئێمە لە 5 ساڵی داهاتوو بەچ ئاراستەیە کارەوە ئایا ئاراستەکە لەن کۆمەڵگاکە چێ ئەمە ئەسڵی مەسەلەکە قوربان ئەو کات وەزارەتی پلاندانان ئاهات ئەیوت ئێمە ئەم 5 ساڵە پێویستمان بە بەرهەمهێنانی ئەم کەسانەیە وەزارەتی پلاندانان ئەیا بە خوێندنی باڵا و لەگەڵ پەروەردا ئیشی لەسەرەکرا ئەمە هیچیمان نییە کە ئەمە هیچیمان نییە بەڕاستی ئەدەبێ بیر لەوە بکەینەوە باشە جارێ من ئالیرەوە ئەم قسەیەم بۆ خێزانەکانە وەکو جەنابەت فەرمووت ئێمە حسێکی ئەدەبی بەگاڵتە دروستە بێ
ها بەگاڵتە دروست نابێ زەوقێکی ئەدەبی کە تۆ بتوانیت مەقالەیە بنووسی چێژیری وەربگیری هەموو دکتۆرەکانی جیان بێنە ناتوان شتێکی وا بنووس باوەڕکە مامۆستایەک قسەشە فەرمی قسەی خۆ بیر نەچێتەوە مامۆستایەک لەم شوێنەی تۆ دانیشت بوتی کاکە جاری وایە کەسێکمانەیە زۆر زیرەک نیە لە ینی بە کوردەکەی تەمەڵە بەس ئەکرێن نوکتەیەکمان بۆ بجێڕێتەوە هەمومان دڵخۆشکە ئەوەش تەمەڵ نییە کاک ئێمە مەبەستەکە ئالێرایە ئەمە لە بوارێکە زیرەکە من دیایە زیرەک نین ئەمە لێرە ئێمەش کۆمەڵگا بمانێ و نەمانەوێ وەکو ئۆتۆمبیلێ وایە ئەو ئۆتۆمبیلە هەر شوێنێکی نوقسان بێ پەکی ئەکەوێ کۆمەڵگاش بینی خۆمان بێ ئیلا و بیللا دەبێت لە هەموو ئاڕاستەکانە ئیشکە ئێمە سستەرێکی باش باوەڕم پێکی ئەتوانێت بێتە ناونیشان بۆ خۆی مامۆستایەکی سەرکەوتو ناونیشانە بۆ ئێستا زۆر مامۆستا هەیە من لە ناو ناوەندەکانە ئەژین کاک پەیوەند هەم گوزەرانی مادی و معنەوی لە دکتۆرێ باشتر زۆریش باشترە چونکە خانووی باشترە ماڵی باشترە بۆ من وانی تایبەت کاکە ئێستا ژیان هەر ئەوە نییە تۆ لەیەک باز نابسوڕیتەوە لەبەرەوە گرنگە ئێمە لێرە ئەگەر حکوومەت ئەگەر وەزارەت ئیشی لەسەر ئەم بوارانە نەکرد تو ئوخوای بە باوکو و دایکانی خۆمان ئیشی لەسەرکەین بەس دکتۆر من پرسیارێکم لەسەر مۆزوعی دایک و باوک هەیە هاچەنە پێم مەڵەن کاتی بەرنامەکەش نەماوە بەڵام بە پێویستم زانی نازانم من پێم وایە ئەندازەیەکە بێت دەستی دایک و باوک لە پرۆسی پەروەردە دەربێنین ئەزانی پەروەردە ئەگەر پەروەردە دەریمێن ینی نازانم چۆن بگەێن قوربان بێک و گرێ باشە بەس مەبەسمەوە کاریگەریەکی با زۆر نەبێ ینی با کاریگەریەکی زۆر نەبێت لە پێناوی ئەوەیە لێمان تێگەنا قوربان من ئەسڵ لە پرساکی تۆ تێگەیشتم یعنی بە باوک و دایک ئامانجی خۆیان بەسەر مناڵەکانە فەڕاز ئەتەوێ ئەو من بڵێ حەزەکانی مناڵی خۆمان با لە مناڵەکانی خۆمانە ڕنگ دەدات و مەسەڵ لەسەر لەمایان لەگەڵ تووە بەڵام ئێمە دەبێت لەم قۆناغا چونکە پەروەردەکردن زۆر قورس بووە زۆر ناڕەحات بووە چونکە تۆ لێرە کۆمەڵێ بەهای فێر ئەەکەیت ئەچێتە دەرەویەتەوە کۆمەڵشتی کەی لەگەڵ خۆیان هێناوە لەبەرەوە دەکرێت ئێستا کۆمەلگا بە یەک ئاراستە ئیش بکەین قوتابخانەکان دا نەبڕێن لە خێزانەکان ئاگاداری قوتابخانەکان بێ ئێمە ئێستا گەورەترین گرفت قسەکانمی پێێتەوەکە بکەیوت گەورەترین گرفت لە کۆمەلگای ئێمە ئەوەیە من و تۆ و باوک و دایکانی ئازیز گرنگی بە مناڵ ئەدەین پەروەردەی مناڵ ماکەی ئەو ناخۆشی و ناڕەحاتیانەی کە لە ژیانی خۆمان بینی ومانە ئەمانەی لای مناڵەکانمانە بەدی نەکرێ بە دوای خوێندنگایەکی باشە ئەگەڕین جلوبەرگی بۆ دابین ئەەکەی هەندێکی لە خۆت باشترە ژورنستەکەی لە خۆت خۆشترە سیارت بۆ گرتو ئەیبات و ئەیێنێتەوە ئەمە هەموو شتەی بۆ ئۆکەی بەس دووری لە باوکێتی دووری لە دایکێتی دووری لە پەروەردەکردن هەموو ژیانت خستۆتە دەرەوە بەڵام سۆز و خۆشەویستەکەت دوور خستوتەوە لەبەرەوە دەکرێت ئێمە ئێستا کۆمەلگا ئەو باوکو دایکانەی کە ئێستا بەرنامەی بەڕێز دەبینن هەر ئەوە نییە ژیانێکی مادی بەرهەم بهێنین دەبێت دەستمان لە پەروەردەکردنا هەبێ دەستیشمان بە قوتابخانەکانەوە بێ دای نەبڕین وە ئەزانین ئێمە کە مناڵمان ناردووە بۆ قوتابخانە ئیتر لێوە پەروەردە ئەکرێ ئاگامان لە پەروەردەکردن بێ ئاگامان لە مناڵەکانمان بێ چونکە ئەگەر ئەمڕۆ بتوانیت یەک کەس پەروەردە بکەی ژیانت بۆ هەزارها کەس گێڕاوەتەوە دکتۆر جان زۆر سپاس دەکەم تەمان من پرسیارگەلێکی زۆرم مابوو ینی هێشتا نەچوو بووینە ناو قوتابخانەوە بەڵام دەرفەتەکە هەرەوە نەبوو تەمەناوەکەم کە وەکو وتم وعدی ئەوە ماکە جاجار بگەڕێمەوە سەر بابەتی پەروەردە چونکە منیش بە ئەندازەی خۆم هەست بە مەسئولیەتەکەم لە ئاستی لە مۆزوعی پەروەردەیە سوپاست دەکەم کەم جارە میوانی بەرنامەکە بووە وەڵامی پرسیارەکانی جێکەوتە سوپاس بۆ جەنابەت دکتۆر ئەرسەلان سەیزادە ڕاوێژکاری پەروەردەی خۆشحاڵ بووین من خۆشحاڵتر بووم هەمیشە لەگەڵ پیاوێک و جەناب تا مەسەلەکە پێشکەشکار و میوان نییە سوود ئەبینێ و ئەتوانێت دەست بەرێ بۆ بابەتە گرنگەکان و لێرەشەوە بتوانین هیچ نەبێ هەر بیسەر و بینەرەکانیشمان سوودێکمان لێ ببینین خۆی بۆ خۆی ئەمە جێگەی خۆی کردوێتەوە سپاس دەکەین دکتۆر جان بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتای ئەم ئەڵقەیەشمان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ